والله بازدارە هەیە کۆمەرەمەندارێکی کرێتیشە نانیژنیە بخۆ. وەچی کوردەواری گوتی مشتێک لە خەروانێک بە نەخێر لە ئەو خەڵکە فەقیرانە خێریان دەگاتێ. بازار نییە دەستە پیارێک پارەی پێ نەبوو. داواکاریم ئەوەل جار لە حکومەتە حکومەت بەنام ماشەڵڵا بەداخەوە حکومەت چی بۆ فەقیر نەکردووە. سڵاتە نەبێ بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ من عیمران ئەمیر لە شاری هەولێر بێەوەی خۆشەویست شاد بوومەوە. وردە وردە نزیگە بینەوە لە ڕۆژی جەژن و خۆتە نەزانن قەیرانێکی سەخت ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و شەڕی داعش کۆتایی هاتووە و کۆمەڵێک هەتی و بێوەژنی بەسەر ئێمە جێهێشتووە. من لە ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پەیامی تۆ دەپرسم تا چەند گرینگە دەوڵەمەندان یارمەتی هەژاران بدەن و لە ڕۆژی جەژن تەنانەت بەکڕینی جلێک بێت یان تیشێرتێ بێ یان پێڵاوێ بێ دڵی هەژاران خۆش بکەن. دەپرسم هەستێکی چۆنتان هەیە کاتە یارمەتی دەری هەژاران دەبن؟ دەپرسم هەژاران چەند ماون لە هەرێمی کوردستان و ئایا ڕویان لە زیاد بوون کردووە یان کەم بوون؟ تاوتوێی ئەم پرسیارانە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەین لە بازاڕی کووران. من دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. مامە وردە دەبینین جەژن نزیک بۆتەوە و لە جەژنی ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو فەقیر و یەتیم و کۆمەڵێک ماڵی هەژاری زۆرمان هەیە. تا چەند گرینگە دەوڵەمەندان ئەو کەسانی خوا پێیاون یارمەتی هەژاران و کەسی لێ قەوما بکەون لەو ڕۆژانە. لەو دەمەی زۆر گرینگە لە بۆی خەڵک زۆر فەقیر بووە. هەتا ئێستام لەناو ئەو بازاڕی کوورانم دەزانم خەڵک چەند فەقیرە. دەوڵەمەندیشمان زۆرە بەس دەوڵەمەندەکان ئایا دەتانن یارمەتی ئەو فەقیرانە بدەن؟ مالە شەهیدمان هەیە، مالە بێوەژنمان هەیە، زۆر فەقیرن. بەس دەوڵەمەندیمە بەڕاستی پێ بڵێم هەتا ڕادەیەک ئەو هاانیە بری یارمەتی خەڵک بدا. زۆر یارمەتی خەڵک نادا دەوڵەمەندیمە و دەوڵەمەندی نیەشێتە دەوڵەمەندیمە ئەگەر یارمەتی خەڵک بدە قەنەعات بکە خەڵک فەقیر نامینێ. بەس بەڕاستی کەمە زۆر دەوڵەمەندەکانیشمە و هاان لێ هاتیە یارمەتی خەڵک نادەن. واتە لەو ڕۆژە قەیرانەی کە ئێستا دەبینین نەمەعاش هەیە و قەیرانێکی زۆر خراپ ڕووی لە کوردستان کردووە گرینگە دەوڵەمەندەکان هەستن بەو ئەرکێکە یارمەتی هەژاران بدەن. بە تاکید هەستن یاریگە یارمەتی هەژاران بدەن تاکید بە هەژار نامینێ بەس بەڕاستی یارمەتیان نادەن. نەکو هەژارمان زۆرە دەوڵەمەندیشمان زۆر ئێستا تاکید لەو کوورانە ئەم دەزانم دەوڵەمەندیشگە لە زۆرتدایە بەس هەر ناستی یارمەتی فەقیری بدە جیرانی خۆی فەقیرە یارمەتی ناداتن. دەوڵەمەندیشمان هەیە زۆر باشە بە تاکی زۆر یارمەتی فەقیردا دەوڵەمەند هەیە لە کووران ئێستاکە کرێچی هەیە بێوەژنە کرێکەی لە باتی دەداتن بەس هەمووان نا هەم نارم هەمیان زۆر باشەیە خراپیش هەیە. دەوڵەمەندمان هەیە باشە دەوڵەمەندیشمان هەیە خراپە. تۆ ڕۆژێک لە ڕۆژان یارمەتی هەژارێکت داوە؟ بەڵێ بە تاکید هاتە لەو دوکانێ من بەمنی گوتی وەڵاهی ئەگە هەیتە چیلۆ ساوەڕە چلێ بنزەکەم دەگوتم بەسەر چاو گوتم لۆ گوت وەڵی مارە شەیدم دینارم لە بەرچینیا. باشە مەبەستمە پرسم هەستێکی چۆنت هەبوو کە یارمەتی ئەو هەژارەتدا کە شتێکت دایە تەنها لە پێناو مرۆڤایەتی بیان لە پێناو خوای بێ یارمەتیەکەدا هەستێکی چۆنت هەبوو؟ تاکید بکە و چاو قسەیەکت گریانم هات زۆر زگم پێستا لە ڕاهی خوای ئەشیاشمدایە هەندێک پارەشمدایە گوتم ئەوە بۆ خۆل بۆ جێژنەیان لە بۆ ڕۆژکاندی بۆ مدارەکان بکە شمەک یەکەچکە هات ڕۆژەشی گوت وەڵاهی سبەینێ نان نییە بخۆین لەمە جێژنە ڕۆژی جێژنەیە کە ڕەمەزانێ 100,000 دایە گوتمەوە بۆ خۆت گۆشت و بمریش و بۆشتانە لە منداڵەکانت. باشە من مەبەستمە پرسم تا چەند مرۆڤ ئاسوودە دەبێت کاتێک یارمەتی کەسێک دەدا بەڕاستی پێویستی یعنی هەستێکی چەنت هەبوو پێدوانیە 100,000 بەخشی بەڵام وەکووەی وا بێ 200,000 300,000 قازانج کردبوو هەستێکی چەند خۆشت هەبوو لە ڕووی دەرونیەوە لە دڵەوە چەند مرتاح بوو؟ بە تاکید کە ئەو شەو ڕۆژەم بەو کەکە و بەخشینەت کرد. ئەو ڕۆژی کە ئەو پارەمدا ئەو بێوەژدا زۆر درم خۆش بوو من تاکید کە ڕۆژی حالفەی دوو قاتم فرۆشتەوە یعنی لە چاو جێژنەکانی قەیرانیش نەبوو زیاترم فرۆشتەوە
یعنی خوا بەرەکەتی یەخسەنایە ئەگەر بێ دەوڵەمەندەکانیمە ئەوها بکەن خوا سەد هەندە بەرەکەتی دەخسەناوێ ئەمە لەو دوکانەی خۆم خێر دەکەم قەنەعەت بکە هوردەوارەیە خوا بەدریم نیدایە هەموو شتێکی دایتەمە تووشی خێر پێ دەکەم چاکەی پێ دەکەم فەقیر بێوەژن دێ ڕوونەش دەدەمێ بچیلێ برنجێژ دەبێ تاکید کە زیاتر بۆ کەمتر لەوە وا دەکەم سەرەتا بەخێر بێن بەنای خوای گەورە وەڵاهی جەنابەت باسی دەوڵەمەندت کرد ڕاستی دەبێ هەموو چینەکان ینی چینی مام ناوەندی وەک ئێمەش هاوکار بین هەر کەس بە پێی توانای خۆی زمانی پێغەمبەر بەقەدر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بەقەدر کە خورمایەکیش بێ یارمەتی هەژاران دراوە ینی مەرج نییە هەر دەوڵەمەندەکان بۆ ئیشە هەستن دەوڵەمەندەکانیش و چینی ناوەندیش و هەموو چینەکان هەر چەندی لە دەستیان بێت یارمەتی هەژاران و شەهیدانی پێدوانی ئێستا کە یارمەتی هەژاران ئەرکێکی زۆر پێویستەوە تایبەت لە جەژنی ئەم ساڵکە لە دوای لە قەیرانێکی زۆر گەورەی ئابووری داینەوە لە دوای تەواوبوونی شەڕی داعش داین کە بێوەژنێک و یەتێوێکی زۆر لە کوردستان هەن ئێستاکە پێدوانی ئێستاکە زۆر پێویستە یارمەتی دانیان بە تەکید وەڵاهی ئەو ماوەیە بە عام کوردستان بۆز ئەیشی ناخۆشدا تێپەڕیوە بەڵام خاستن لە بۆنەکاندا زیاتر هەست بە ئەوەیەشی نامۆ دەکەن ینی پێویستە ینی بە تایبەتی لە کاتی بۆنەکاندا یارمەتی بدرێن وەلەو هەموو کاتێک پێویستیان بە یارمەتی هەیە ینی بەڵام لە کاتی بۆنەکاندا زیاتر پێویستیانە باشە من مەبەستمە پرسم تۆ ڕۆژێک لە ڕۆژان یارمەتی کەسێکی هەژارت داوە جاچ بە مادی بێ یان معنەوی بەدڵنیایە ئەوەندەی لە دەستم هات پێکەم تا زۆر ئەنجامم داوە باش هەستێکی چۆنت هەبوو کە یارمەتی ئەو کەسەتدا یارمەتیەکتدا تەنها لە پێناو مرۆڤایەتی و لە پێناو خوای یارمەتی ئەو کەسەتداوە هەستە دەکرد ئەو ڕۆژە هەستت چۆنە بەدڵنیایی وەڵای ئێمە وەکو موسڵمان ینی وەکو موسڵمان ینی لەبەر خاڵەتی خوای گەورە ئەو کارەمان ئەنجامدا بەڵام وەکو دەبینین لە وڵاتانی ئەوروپی ینی کەسی بەناوبانگ دەبینین کافریشن کاری چاکە ئەنجام دەدەن دەبینی ڕێکخراوی خێرخوازی هەیە سەبەبەکە ئەوە نییە سەبەبەکە دین بێ بەس سەبەبەکەوەی پێی مرتاح دەبێت کەواتە چاکەکردن ئینسان مرتاح دەکە باشە تۆ تا چەند لەگەڵەوەی دەڵێن 100,000 ببەخشی 200,000 بۆ دێتەوە گەر ئامانجت لە پێناو خوا بوون بێت دڵنیاییەوە گەر زیاتر نەبێ کەمتر نییە ئەوە بەڵێنی خوای گەورەیە بەڵێنی خوای گەورەیە چەندی بیدەی بە زیاتر دێتەوە زی کەم ناکە سەدەقە کەم ناکە تی دەورەمەندە خێریان دەگاتێ و هەیە ئەلحان لۆ جێژنەنیتی شیوی لێنی بەخوای دینارێکی لێ خەرجکە هاکو ئەمن یەک بەخۆم ئەوە بەو جێژنێم حاشا نەدەیمی ئەدەی هەموو حالەمە وایە هەر هەموو حالەم پێکەوە نیتی باشە لەو ڕۆژانە چاوتان لە دەستی دەوڵەمەندەکان نییە کە چاوی لە دەورەمەندە یارمەتێکی بدە کە حکوومەت نادا ئێمە دەبێ چاوەڕوانی دەوڵەمەندەکان بیکە یارمەتێکمان بدەن لەم جەژنە خێرە زۆر خێرە یعنی خێریان دەگاتی یارمەتی فەقیران بدەن چەند ژنیان چەند دایگەزانی ئەمڕۆکە پیاوەکەی نەما و شەیدی شەڕی داعش بوو بە هەزاران وڵی بە هەزارە هەیە کۆمەرە مندارە چێکرێت چیشە نانیش نییە بخوا بەخوای ئەرێوەڵە چاوی لە دەستی ئەو دەورەمەندانی بە تەمای ئەو خۆیە داوا لە دەوڵەمەندان دەکەی یارمەتی هەژاران دە چ داوایەکیان لێ دەکەی وەڵی داوایان لێ دەکەم یارمەتی ئەو فەقیر هەژارانم بدەن ئەرێ وڵا خەیان دەگاتی پێ دوایە دەوڵەمەندێک ئەگەر بێت و خێرێک بکە پارەیەک ببەخشێت لە پارەکەی کەم بێتەوە ئەرێ وڵا ئەدیکو لە پارەکەی کەم دەبێتەوە یان پارەکەی زیاد دەبێت زیاتر دەبێت وڵی بازدانە هەیە کۆمەرە مندارە چێکرێت چیشە نانیش نییە بخوا وەچی کوردەواری گوتی مشتێک لە خەروانێک بە نەخێر لە ئەو خەڵکە فەقیرانە خێریان دەگاتێ بازار نییە دەستە پیارێک پارەی پێ نەبوو داواکانیم ئەوەل جار لە حکومەتە حکومەت بەنام ماشەڵڵا بەداخەوە حکومەت چی بۆ فەقیر نەکردووە پێ دوایە تا چەند گرینگە دەوڵەمەندان یارمەتیدەری هەژاران دابن بە تایبەت لەم ڕۆژە ناخۆشی ئێستاکە کە قەیرانی داراییە لەلایەک کۆتایی شەڕی داعش کۆتایی بە شەڕی داعش هاتووە بێوەژن وەتیوێکی زۆرمان لەسەر کۆبەتەوە واللهی ئەگەر بێت و هەموو دەوڵەمەندەکان یارمەتی هەژاران بدەن تەوان هەژار نامینێ لە وڵاتەکەمان لەبەر ئەوەی دەوڵەمەندێکی زۆری فاحش یعنی زیاد لە ڕادەبەدەر دەوڵەمەندمان هەیە
ئەگەر بێت و جوز ئەچی بەسیید یعنی کەمەک لە سەرۆتەکەی خۆیان ببەخشن ئەکیدا نەکرێتی دەمینێنە فەقیر دەمینێ لە وڵاتەکەمە. باشە ئەم وتەیە تا چەند پێڕاستە یەکی لە هاوڵاتیانم دوان وتی وەڵاهی 100,000 بەخشی خوای گەورە 200,000 پێدامەوە تا چەند پێ دوایە ماڵ بە بەخشین زیاد دەکا حالەن وایە چونکی خدا گەورە دەرێ ئەگەرە تو یەک ئەوەت بەخشی ئەمە بە 6 قاتی تۆڕت بۆ دەکەینەوە و قسەی خدای گەورەیە. باشە تۆ ڕۆژێک لە ڕۆژان بەم گۆشتەی کە بەردەوامیشی تۆیە یارمەتیە ژارێکت داوە؟ بەدەیان. باشە من مەبەستمە بپرسم هەستێکی چۆنت هەبوو هەستێکی ڕۆحی چۆنت هەبوو کە ئەو ڕۆژی یارمەتی و هەژارتدا؟ واللهی یعنی هەستێکی ڕۆحی حەز بە خۆشیێکی زۆر دەکەم لە ناخەوایان. گەر بێت و پارەیەکی زۆر ئیش کرد بە ئەو هەستت دەبوو؟ نەخێر لەبەر ئەوەی هەستی ڕوحی جوایەزە لەگە هەستی مادە و ئەولا یان خۆشێکی دی ئەوە هەستێکی ڕۆحیە ئەمە کە هەست پێ دەکەن ئەوەش کە ئەمە هەستێکی ئاینیە یانی هەموو کەس هەستی پێ دەکاتن ئەوەی کە تۆزێک لە ئاین و ئەو بزان. پێ دوایە ئێستاکە فعلەن خەڵک پێویستی بە یارمەتی دەری دەوڵەمەندانە پێویستی بەو کەسانەیە کە تەنانەت تۆزێک لە توانایاندا هەیە دڵی یەکەتی ویش خۆش بکەن ئێستا کە پێویستیە؟ بەڵێ 100% ئێستا لە هەموو کاتێک پێویسترە لە هەموو کاتێک پێویسترە یعنی هەر کەسێک ئەگەر بێت و خۆی خزمی خۆی هەیە فەقیرە هەژارە یعنی یارمەتی خزمی خۆی بدا هەر کەسە ئەوەی کە هەیتی دەوڵەمەندمانەوەندە زۆرە ئەکیدا هەژار نامێنێت لە وڵاتەکەمە. یعنی ئەگەر بێت ئێمە تەماشای دەوروبەری خۆمان کەین چەندین فەقیر دەبین ئەگەر یارمەتیەک لەو فەقیرانە دەی بەسە بۆ ئارامی ڕۆح و ئارامی دڵت تەواو ئەرێوەڵا بەسە ینی هەژار نامینێ ئەگە ئەو دەوڵەمەندانەی ئەوەن دەوڵەمەندمان زۆرە یعنی حساب ناکرێت چەندە ئەمە لە کوردستان 30 ملیاردێرمان هەیە 30 ملیاردێر نەک ملیۆنێر ملیاردێر ئەگە ئەوانە بەشەکی کەم ببەخشن ئەکیدا ئەوە نامینێ هەژار نامینێ لە وڵاتەکەم. مشكلة لا مشكلة دول من دايكاكا مشكلة ما كردها بشكل عام أو وقتها قومرهم أم هاتن فيدا أم هاتن جنب براي خوي كرد أم ليش من جنب تركا وجنب فرصة وجنب عربة أم هاتن جنب كردا. باش ئێوە ئێستا کە پێویستان بە یارمەتیدانی دەوڵەمەندان هەیە پێویستان بە خەڵک یارمەتیتان دەدا؟ نا کەس یارمەتی نادە. ئیشتان چۆنە تۆ چی ژەکەی ڕۆژانە لێ؟ ئەو ئیشەیە بژێوی ژیانت پێ دەردێ واتە عایلەت پێ بەڕێوە دەچی؟ وڵا پێ ناچ. باشە لە بۆ جەژن چت ئامادە کردیە لۆ جەژنی کە ئەوە جەژن نزیک بوویتەوە؟ وەختا پەرە نەبە هەمە شنیەکە بۆ پەرە نەبە هەمت شنیە. باشە داوا لە دەوڵەمەندان ناکەی هاوکارتان بن داوای کەسی ناکەم بەس ئەم لە خوات خوازن بەس خوا ئارمەتیە مەدە بەس دەوڵەمەند چی؟ دەوڵەمەندی مەناوە کاکا خەڵکە دەوڵەمەند مەناوێ خەڵکە دەوڵەمەند دەزانم هەژار هەنێ بەر ئالیکاریە بکەن ئەمێ بێ بۆیان بێژن وەرن ئالیکاریە بکەن ئەم بە کەسی نابێژن وەڵا ئەرمەتیە بکەن. ئەی داوا لە چێکەی؟ ئەم داوای کەسی ناکەم بۆ خۆیش بکەن و خوا کەریمە لەبەر خوا ناپارڕێوە کە ڕزق و ڕۆزیت بدا؟ وەڵە بلێ پشتت بەخوا قایمە؟ الحەمدلله سەرتا بەخێر بێن بەڕاستی بۆ پرسیارێک جەنابەت ئەرکە لەسەر هەر هەمومان ئەوجەت لە ڕووی مادی مەحنەوی ئەوانە هاوکاری فەقیر بکرێت من وەک خۆم دوکاندارم ڕۆژانە لەوانەیە خەڵکێکی زۆر داوای جووتێک پێڵاو بکات یان داوای 250 دینار بکاتن داوای جەمەنانێک بکاتن من بەش بە حالی خۆم هاوکاریم کردیوانی وەکو بڵێن جوتە پێلاوەکەم دایتی حەز ناکەم وەش بڵێن بە خۆشش نییە بەڵام زیاتر ئەوە لەسەر دەوڵەمەندەکانە. من مەبەستمە بپرسم فەقیر زۆرە؟ تاکید زۆریشە نەکەر زۆرە. ڕۆژانە تۆ فەقیر لێرانە دەدینی چ فەقیرێکت دیتیە؟ ئێستاکە دانیسبیانێ سیان سوارانم بەڕێ کردیا نەکو برێ بدایتمێ بەڵام ئەگەر دایت مێگەنم دەتێ بینیم ینی داوای هاوکاری کردیا ینی بەس ئەو ڕۆکەن بۆ نمونە ئەو دانیسبیانێ چارم بەڕێ کرد ینی ئەوجا ئافرەتە بەخۆی زۆری ئافرەتە ینی پیاوە منیان منداڵی هوردی لەگەردایە دڵێەوە هەتیمە یان ئەمە باوکی شەید بووە پارەی نییە ئەو شتانە زۆر ڕۆژانە توش دەبین ئەمە. باشە چ مووقیفێکت بەبیر دێ لەو دوکانە تووشات بێ مووقیفێکی زۆر ناخۆش بوو بێ ینی کەسێکت دیتی بێ زۆر فەقیر بوو بێ یان مووقیفێکی ناخۆش هەژارێکە دیتی فعلەن هەژار بێت؟
بەڕاستی بەر لە دووسێ ڕۆژ ژن و پیاوێک هاتنەیە لە گوتیامە خەڵکی کرد کوچین دوو منداڵی زۆر بچوشیان لەگەڵدا بوو دیار بوو حایلێکی زۆر فەقیر و هەژار دیار بوون وتی داوای پێلاوەشی کرد وتی بۆ ئەم کوڕەمانە منیش گوتم وتی باچێن وتم بای 10,000 گوتی بۆ خوایە نیتمان گوتم بابا با 30,000ش خاتری تۆ بی بابا 5,000م دێ پارەکەی خۆیتی گوتی بۆ خوای لە دەستمانە گوتم کاکەوە بۆ خۆت بیبە لە ڕای خوای دوایە گوتی دوای ئەو 5,000ت هەبوو دێنم گوتم کاکە بڕۆ لە ڕای خوای بە ئەو موقیفە زۆر زۆر ناخۆش یعنی منداڵێکی ساوە ئێستا سەیرەکە ڕەنگە خەڵکێک لە بازار یا هەروەزعی باشە مۆزی مادی باشە شت دەکڕی بەڵام کە سیر دەکاتە منداڵەکە یعنی بەڕاستی جەرگژانەکە لە ئەو منداڵی زۆر ناخۆش ینی ئێستا پیا و ئافرەت هێشتان لە ئەسوولترە بەڵام منداڵ هیچ شتێک نازانی زۆر گوناح لە ئەو شتانە خۆت باوچی بەڵێ باشە هەستێکی چۆنت هەیە کاتێ منداڵەکەت داوای شتێکت لێ دەکات و پارەت نەبێ بۆی بکڕیت دەبێم هەستا ئەو باوکە هەستی چۆن بێ بەڕای تۆ من جاران یعنی وەکو جاری وا هەیە فکر دەکەم لۆ منداڵی خۆم شت دەکڕم هەست دەکەم منداڵی فەقیر نیتی ئەوە زۆر زۆر لە من ناخۆش یعنی شەوان فکر دەکەمەوە شەوان جەژن دادێتن بەڕاستی باشە منداڵی فەقیر زۆر زۆرن چ منداڵێکت دیوە تۆ لێرە بەڕاستی یعنی گریانە بۆی هاتبێت زۆر گریانە چیە هەمووی منداڵە فەقیرە احتیمالی ئەم بتوانم لۆ منداڵی خۆم دابیکەم بەڵام منداڵ هەیە ناتوانێ زۆر ناخۆش زۆریش ناخۆش شەوا فکر دەکەمەوە ئەمن ئەو ڕۆژتەکەم لە منداڵەکەی خۆم کڕیا منداڵ هەیە جیرانەکەی بۆ منداڵەکەی کڕیا ئیمکانیەتی نییە منداڵەکەی شەوانە ڕەنگە داکو باوچی بە شتێککە بیخافرێن بە شتێککە قایلی بکەن منداڵەکە بەیانی جەژنە سیرەکە منداڵ هەموو جوی جوانی لە بەردایە ئەوە لە بەرینە ئەو زۆر زۆر ناخۆشە موقیفشی زۆر ناخۆشە بە دەرەجێ من خۆم یەک منداڵم هەیە بەڵام وەڵاهی پیاو هەیە چوار منداڵی هەیە سێ هەیە خاستن کچ بە دەرەجەیە کچ زۆر باشە داواکاری چێ لە دەوڵەمەندان لە خوا پێداوان لەوانەی کە خی گەورە ڕسق و ڕۆزیەکی باشی بە سریاندا باراندووە من داواکاریم ئەوەل جار لە حکومەتە حکومت بەنام ماشەڵا بەداخەوە حکومت چی بۆ فەقیر نەکردووە داواکاریم لە دەوڵەمەندانی ئەو دەوڵەمەندانە شت بۆ فەقیر بکەن کاکە لە دەستیاندا هەیە ئەو ڕۆژەکە لە دەستەوانە ڕەنگە بەیانی ئەو دەوڵەمەندە فەقیر بێتن دەوڵەمەندەکە فەقیر دابێ ئەو جاوە دەرێ ڕۆژی لە دوایە داوایان لێ دەکەم هاوکاری فەقیران بکەن بۆ جەژنە مبارەکە بە هەموو شێوەیەک هاوکاری بۆ ئەوجە لە ڕووی ماوەت غەزاییە یان جلو بەرگە یان مادیە پارێ شتی بدەنێ زۆر زۆر خێرەوە دەست خۆش بێ زۆر بەخێر بێ خۆشەویستانم ئەوەی گوێبیستیبوون پەیامی بەشێکی هاوڵاتیانی شاری هەولێرە کە هەمووی لەگەڵەوەدان ناتوانم ئەمجارە بڵم بەشێکی بەڵکو هەمووی لەگەڵەوەدان ئەرکێکی زۆر زۆر مرۆڤانە و مسلمانانەیە کە لە ڕۆژی جەژن یان لە بۆنەکان یارمەتی دەری هەژاران دابین لە یارمەتی دەر و لە دەستگرتنی هەژاران دابین خۆشەویستانم ئەوان کۆمەڵی نمونەی زۆر زۆریان بۆ ئێمە گێڕایەوە کە ڕۆژانە تووشی هەزاران کەس دێن لەم بازاڕە هەتیوە و باوکی نەما و باوکی شەیدی شەڕی داعشە بەڵام دایشی لە توانایدانە تەنها جووتە پێلاوێکی بۆ بکڕێت خۆشەویستانم من هاوڵاتی زیاتر دەدوێنم لەسەرەوەی ئاخۆ چەند گرنگە خەڵکان یان خواپێداوان یان دەوڵەمەندان یارمەتی دەری هەژاران دابن لە ڕۆژی جەژن و بۆنەکان من دەپرسم وێوەش بینەری بەرنامەکەمان بن وڵی بازدارە هەیە کۆمەرە مندارە چێکرێت چیشە نانیژنیە بخۆ ئاوەچی کوردەواری گوتی مشتێک لە خەروانێک بەنە خێر لە ئەو خەڵکە فەقیرانە خێریان دەگاتێ بازار نییە دەستە پیارێک پارەی پێ نەبوو داواکاریم ئەوەل جار لە حکومەتە حکومت بەنام ماشەڵا بەداخەوە حکومت چی بۆ فەقیر نەکردووە پارەی یەک هەزاری نەبوو بەمە بدە بەخوای دوونێ ئەوتە ئەو برادر ئاگای لێ بوو دوونێ 1,000 بوو پێی نەبوو دەستە پیارش کرد دامی گوتم بە باشە پێ دوایە تا چەند گرینگە تا چەند ئەم خەڵکە پێویستی بە یارمەتیدانی دەوڵەمەندانە خۆ دەزانێمە دەستمان لە حکومەت شتووە و موچەکە بای لێ کراوە باشە تا چەند پێویستە دەوڵەمەندان بەهۆش خۆیان بێنەوە کە ئەو هەموو فەقیرە هەیە وڵای سی لە ڕۆعم نمایە ئەوە نمایە ئەوڕە کەس یارمەتی کەسدا ئەڕۆ برا ئاگەی لە برای نییە باشە من مەبەستمە پرسم هەستێکی چۆنت هەبوو کە بینیت
تەنها 1000 بەخشیوە هەستێکی چۆنە هەبوو ئەو ڕۆژە دڵە خۆش بوو طبعا دلت خۆش دەبێت دووریەکەش خۆشکەی خوا پێی خۆشە زۆر خۆشە دووریەکەش خۆشکەی باشە پێ دوایە ئەم وتەیە تا چەند ڕاستە کە دەڵێ 1000 دینار ببەخشە و خوای گەورە 2000 پێدەداتەوە بەڵکو چەند قاتیشت دەداتەوە ڕاستە ڕاست هیچ ئەو ڕووداوانت بەسەراتوە بەخوای ئارێ وەڵڵا ئەمن بخۆم هەدیەم دایە ینی مەسەرەن شتێکم دایتە خزمەتی خۆمان ئەوالا ئەم بخۆم پێم گوتیان بخۆم بام ناوەندم دایتمە لێرانە ینی ڕۆژانەگە بایچلم فرۆش بە ئەو ڕۆژی بایاشتان فرۆشتم ینی لەسا خۆم تەجروبە مەیە من تۆ چکاری لەو بازاڕەیە چی ئیش دەکەیت وڵای ئیش تەکسی دەکەم ڕاوەستام باشە لە ئیشی تەکسی هەستت بەوە کردووە خەڵک ئێستاکە لە چاو ساڵانی ڕابردوو زۆر فەقیر بووە زۆر هەر زۆر یەکجاریش فەقیرە لە چیوە هەستە پێکردیانی لە چه هەستە دەکەن لە معاملەکردنی ینی سیارەی کە سوار دەمجاران معاملەیان نەدەکرد ئێستا معاملەی دەکەن دەیانێ بە ساعرە شکەم بڕۆن لە بۆی دەرێن نییە مەعاژ نییە پارە نییە هەموو دەربەیەرە ئەم شتێک قسەی دەکەن باشە ڕۆژانە تۆ بێگومان کۆمەڵی کەس لەگەڵ سوار دەبێت و کۆمەڵە دیمەن دەبینی شتێکت بینیە زۆر کاریگەری لێت کرد بێت فەقیرێکت لەگەڵ سەرکەوتی هەزارم لە کنەیانی دەتانی بم بە ئێمەش لە خێرای خۆم ناعیلاز دەیبی بەم چی لێ بکەم زگت پێدەستیان باشم بەستمە پرسم ئەو ڕۆژەی ئەو کەسەت بە 1000 دیناری گواستەوە لە بۆ شوێنێکی کە لەوانەیە حەقی 3-4 هەزاری هەبێ هەستێکی چۆنت هەبوو کە ئەم ئیشت لە پێناو خوایان لە پێناو مرۆڤایەتی کردووە وڵا هەستێت و تەمەشای بە شارەکەی دەکە یعنی ئافرەت هەیە زەلام هەیە بەخۆ بە مندارەوە کە لۆت دەرێتە نەتو ناعیلاج ینی هەر دڵت خۆر ناکە هەدی دڵت خۆش دەبی کە یارمەتی کەسێک دەدەی قابلە هەموو کەس دری خۆش دەبێ هەموو کەس حەز دەکە هەموو چێکی فەرق و جودایی تێدا نەبیتن هەموو ینی کە جێژنەش دێتن هەموو کەس حەز دەکا منداری خۆی زرچی لۆ بکڕێ چشتی لۆ بکڕی فەرقی چیە مندار هەر مندار هەمووی باشە پێویستە تا چەند دەوڵەمەندان هاوکاری هەژاران من لە ڕۆژی جەژن بۆ کڕینی پێڵاوێ بێ جوتە پێڵاوێ بێیان کڕینی جلوبەرگێک بێ بۆ کڕینی هەر شتێ بێت تا چەند پێویستە دەوڵەمەندان هاوکار بن وڵا هەر زۆر پێویستە هەر پێراوەش ئەوەی لە تااقەتیان لایە مەسەد زۆر کەسێ نیتی پێراوەکەش بکرد پێراوەش لۆ بەدری ئەو مندارەی خۆشکە شتەشی زۆر زۆوانەیانی باشە تا چەند گرینگە لەو ڕۆژانی جەژن دەوڵەمەندان یارمەتی هەژاران بدەن لەم ڕۆژە گرینگە لە دوایەوەی کە قەیرانێکی سەخت ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و کۆتایی بە شەڕی داعش هاتووە وەک کۆمەڵی هەژار و وە کۆمەڵێ یەت هەتیم و کۆمەڵێ دایکی بێژنمان لەسەر ماوەتەوە والله بالفعل ئەوزا ڕاز دەکەن شتیوالا ینی فەقیر گەلێک زۆرە بەخۆمان لێرە ئیشە دەکەین فەقیر هەتا ینی زۆرە بەس کەس نییە یارمەتی فەقیرام دەستا عالیان لەو زروف هەر کەسە و خەمی جیفانی خۆتی چەند کەسێک بەرچیان گەرم بۆ ئەو دیش خۆت لێرە چیش ئەەکەیت وڵا پێراوی دەفرۆشم بازاڕە کووە ئیشە کووە بەخوای زعیفە زۆر زعیفە زۆر بەو ئیشێت دەتوانی عایلەکی بەڕێوت بە یان ماڵی بەڕێوە بی بەخوای 130 ناوەڵە برێ هەم ئەوە طبعا ئەرێ وڵا کەسەیە قەردار نەبی ئەرێ وڵا قەردار بووینەوە باشە عایلەکەی تو چەند کەسن لە چەند کەس پێکاتینە تو ئێستا بژێوی چەند کەس بەم پێڵاو فرۆشتنە پێیاکەی سێ کەسی نێوە باشە تا چەند پێویستان بە یارمەتیدانی دەوڵەمەندان هەیە لە ڕۆژانی جەژن بەخوای ئەمن شخص خۆم یارمەتیم لە کەس ناوێ بەخۆم مەتا بەخۆم ساغ بم پێویستم بە کەس نییە بەس هەیە لە من خراتر هەیە ئەمن لەخوای بەزادوی باشم باش مام ناوەندم بەردەوام لەو بازاڕان خەڵکێکی فەقیری زۆر دەبینن چ شتێکە بینیوە کە بەڕاستی کاریگەری لێ کردبی گۆشت فرۆش لە بەرامبەرتا کەسێ هاتووە گۆشتی پێ نەکڕابی یان کەسێ هاتووە جۆتە پێڵاوێکی پێ نەکڕابی ئەوە بەردەوام ئەوە ڕۆژانە ئەم نەو شتێ دەبینم ڕۆژانە دێتەکە من دێتەکەم گۆشت فرۆشی ئاین ڕۆژانە بەردەوام ئەو شتێ دەبینەمە دیتیە کە زۆر کاریگەری لێت کردبی یەک لە مەوزوعەکە دوێ من لێ ڕاوەستا بووم ژنەکات گوتێم کاکە ئەو دەستە پیارە بە چەندە من گوتم بە هەزاریە دوێ بە چای خۆم گوتم بە هەزاری گوتی وڵی پارەم نییە ئەگە ببلاشم لێ گوتم ببە داچی من گوتم ببە ئەزار ناچە بخۆم بە چای خۆم عیدونی ئەو شتە زۆر کارەگەری لێکردم بازار نییە دەستە پیارێک پارەی پێ نەبوو بە 1000 دینار کوردی خۆشمە بوو نەک برێ ئاوارەبی بەخۆم بە چای خۆم دیتم دوێ ئەو وەختانە
وڵی بازدارە هەیە کۆمەرە مندارە چێکرێت چیشە نانیژنیە بخۆ وەچی کوردەواری گوتی مشتێک لە خەروانێک بە نەخێر لە ئەو خەڵکە فەقیرانە خێریان دەگاتێ بازات نییە دەستە پیارێک پارەی پێ نەبوو داواکانیم ئەوەل جار لە حکومەتە حکومت بەنام ماشەڵا بەداخەوە حکومت چی بۆ فەقیر نەکردووە ئیسلامەت شەوەت شماتەوە سەری هەمووی ئینسانیەت یعنی ئینسان زەوی خۆی مەرتاع بکە کابرا هەموو بابرێ بایتم بای خۆم یعنی ئەگەر لە خۆم زیاتر بیان زانیم ها بڕێکی خۆم ئەوە دەبی هەقوای لە خۆم نەقوستانتر بی یارمەتی بدەم بەڕاستی ئەگە هەمومان وا بکەین یعنی ئەوەی زیادە ئەسرافەکەیە نەک لە بەرچی خۆت قنەعەت کە ئەگەر زیادە ئەسرافەکەی بینە فەقیر لە خوارە خۆمان خەڵک هەمووی جێژنەکەی بە شادی وەچی مەبەڕێ دەکا وەچی خەڵکانی احتیادی و پێ دوایە خەڵکانێک هەنە لە بەهۆی فەقیریەوە جەژن وەکو خەڵکێکی احتیادی بەڕێ ناکەن طبعا هەیە ئارێ وڵە هەیە لەوانەیە پێی نەکرێ یعنی ئەمن برێم وڵی بە شاس دیتیتم بەڵام هەیە زۆریش هەیە بە تو بگەڕی ئەرێ وڵانەوە عکەسەیە ئێستا کابرا هەیە سەقەتە لەمانەکەتیا بابرێ بەسمە فەقیرێک دەناسی کە تۆ هەموو کات بەبیرت دێتەوە و فرمێسک بە چاوەکانت دێتە خوارێ زۆر زۆر کاریگەریبی پێوە بۆ خۆی جا برێم زۆرن ئەم برێم چەند ئەرێ وڵی ئینسان کە ئینسانی فەقیر دەبینی بەخۆی ئەگەر نەشیبی دەستی هەیە کاسبی دەکا بەڵام ئەوێ پێی ناکرێ یان نەخۆشەکی زۆر بابرین مەسروفی زۆر دەوێ کابراوە دەکانیتی باخانی خۆی بی وانە باخانی با سارێ لەسەر پشتکەتیا هیچی نمایە ئەوڕۆیان پێی ناکرێ بستە دەرێ و دەستمدارەکانی بگری بابرین ئەمن ئەگەر بە عاری خۆم دەستمدارەکان بگرت هەرچەندی هەبی ڕاستیان دەکەم بەس خەڵکەکە کەتی لەسەر جێی یعنی ناتانەوەکو خەڵک دەستمدارەکانی بگری بیبا لە دوو خۆی ئەگەر کەمشتێکی ئەوەش بی عندریان پێ خۆشکە لەو ڕۆژانە پێویستە یارمەتیدانی فەقیران بەتابەت ئەرێوەڵە ئەوە جار لە ڕووی ئیسلامەتەوە هەر شتێکی فەرزە هەر فەرزە لە سەرمان ئەدی ئینسانیەتێکەش ئەدی ئینسان زەبری خۆی مرتاعکە وڵی ئەمن هەندەم نییە بەس نەخوای بەزیان الحەمدولillah وڵی کە بزانم خەڵکە گوایە یعنی ببینم لە دراوسێم لە گوندەکەم لە جیرانەکەم وڵا نانم بۆ ناخرێ یعنی باشە پێم بڵێ ڕۆژێک لە ڕۆژان کە یارمەتیدەری فەقیرێک بوو وەکو خۆت وتەنیت لە پێناو خوا هەستێکی چۆنە هەبووە و ڕۆژە هەستێک کرد دڵت زۆر زۆر خۆش بووان هەموو ئەرێ وڵا هەر شتێک لە پێناو خوای بیکەی هەر یعنی هەر فەوری هەست دەکەی نییە دت فەڕاعە خەمت نییە یعنی وە دەکەی وە دەزانی شتێکی زۆر گەورن لە کۆر کردیتەوە یعنی ئەوە ئیرادەی خوایە بەدەست من تو نییە هەتا پێ بکرێ خاستن لەو ڕۆژە گەورەش داوا لە هەموو خەڵکی هەبوون دەکەم ئەوانەی سەرمایەدارن هەر کەمێک وەچی کوردەواری گوتی مشتێک لە خەروانێک پێ نەخێر لە ئەو خەڵکە فەقیرانە خێریان دەگاتێ مەمنونتانم چایی منی لە دوای هاتنی قەیرانێکی زۆر و بەرەو چێرێمی کوردستانی گرتووە وە شەڕی داعشی ژەون ڕۆ کۆتایی پێاتوە وردە وردە کۆتایی پێاتوە بەڵام چەندین هەتیمی لە دوای خۆی بەجێهێشت تا چەند گرنگە لەو ڕۆژانە دەوڵەمەندان یارمەتی هەژاران و لێ قەوماوان بدەن وڵای پێویستە دەستە نەک دەستە دەوڵەمەند لەسەر هەموو کەسەکی ئیمکانەتی باشتر بی یارمەتی فەقیری بدەن چکە فەقیر وازبە وازبی لەسەر هەموومانە ئێستا بەڕاستی فەقیر زۆر بووە ئێستا فەقیر زۆر بووە لەبەر ئەو لێ قەومانش تێبزر بووە مانە کەس نازانی چێ فەقیرە چێ دەوڵە بەڕاستی بەس وڵای وازبە کە دەوڵەمەند یارمەتی فەقیری بدەن باشە پێدوانێت لە ڕۆژانی جەژن زۆر زۆر گرنگترە منداڵێک جلکێکی بە بکڕی یان هەرجوتە پێلاوە چلۆ مندارێکی بکڕی ئێستا من یەک بە نەفسی خۆم چەند کەسم کڕیەوە منداڵی هێتیم مانە نەک لەوەی کە لۆ ڕیایی لۆ دنیای بەعسکەم برێم فرانە بەسم لۆ کردەوە لۆ مرد تەمارش کەس نازەی ناخواز زانێ باشە چ ماڵێکی هێژارت دیتیە و زۆر زۆر کاریگەری لێت کردی بێت زۆر زۆر دڵت پێتەنگ بوو بێت وڵای هێتیم ئێستاما ناسیارێکمانەیە برادەرمە زۆر زۆر هێتیمەکەی برێن هێتیمەکە سێمدارەکان هەمووان دەری بابی شەیدە بەڕاستەکە چاوان پێکەوە بەرەبەری جێژ لە ورداچی منێکخانە دیت لەگە هیچمان نییە ئەوە پێم هەموو شتێک زەرریتر بوو ینی چەند منداڵێکی هەبوو باوکی شەیدی شەڕی داعش بوو ناوەڵە باوکی شەیدی داعش نەبرمی داعش بوو بەڵام شەید بوو شەید گوتن شەیدە نازانمەوە باشە هەستێکی چۆنت هەبوو کە چووی یارمەتی ئەو منداڵانت دا هەستە بە درم پێخۆش بوو معنە درم مرتاع بوو کە یارمەتیەوەنەوە ئەستا کە لەم داری خۆم کردێ لەبەر ئەوەی هێتیمە
باش ئەو ڕۆژی هەستت نەکردرت زۆر خۆشتر بۆ بەراورد لەگەڵ ڕۆژانی ترکە یارمەتیە ژارێکت داوە هەموو ڕۆژەشی ئەمە یارمەتی فەقیرەکی بدەم ئەو یارمەتیەکەشی بدە بەخۆی دوو کەسی دی درم هەموو ڕۆژە خۆشترە باشە خۆم لە بەدری خۆم باشە تا چەند پێت وایە ئێمە 1000 دینار ببەخشین خی گەورە 2000مان دەداتەوە خی گەورە بە 3 قات و 4 قات و بە 5 قات خۆ عادیدایە چەند ببەخشی ئەوەندە دەداتی چەند ببەخشی مارەکە زیاد دەوی مارەکە چەند بگری خوا بەرەتەکەی نایلی سەمە خۆمان دوکانداری بەخشینان ئەوە نییە ببرین بە پارە بدەین عالم کابرا ئەشیا لەم دەکرێت لە دوکانی بەڕاستی زەمینم ئەو زەمیرەیە کە کەم شتە قازەزکەم پێم لە 100,000 باشتر لەوەی کە 200,000 قازەزکە پێم ئەوە نییە بریم وەڵا هەر قازەنجەکە سەیەک بی مامە تا چەند گرینگە دەوڵەمەندان لە ڕۆژی جەژن و لەبەر لە ڕۆژی جەژن و لەم ڕۆژانە یارمەتی فەقیر و هەژاران بدەن بۆ خۆی نارێم ئەوڕۆ مەجالە یعنی ئەگە ئەوڕۆ نەدەیکەینێت لە جێژنەی قوربانێکیەوە وەنیە جێژنە ڕۆژی میمە ینی لەو ڕۆژێکە بدەیت ئەگە ئازل لێبی خێری بکەیت خێرەکە ئەوڕۆ تەواوە لە جێیتی باشە پێ دوایە فەقیرێکی زۆرمان لەسەر کۆبیتەوە وە پێویستە ئەمڕۆ یارمەتی فەقیران بدەیت بەخوای ئێستا سەتا چیلی فەقیرە سەتا چیلی فەقیرە زیاتریش ئارێ وەڵاو تو فەقیر دەدینی لەو بازاڕەیە بێتە کنتو یان چەند لەگەڵ دەیان کەس پارەی نییە بەخوا چتی بردیە بە قەردی بردیە هەنەیە نیتی هەیە ناتەوە نیتی وەچی نەبیێت کابرا ئەوڕۆ کرێتی 200,000 پێ نادرێت بەدیوە نییە 200,000 ئەوڕۆ نادرێت زەحمەتە باشە داوا لە دەوڵەمەندان دەکەی کە چی بکەن لەم ڕۆژانەی جەژن چۆن یارمەتی هاوکاری خەڵکی بکەن بەێ ئەگە بیانەوێ خێری بکەن لەوەی گەورەترینی ئەوڕۆ خێر بە فەرخری بکە یعنی لەوەی باشترە کە دەچیا عمرای دەچیا عەجزێ بەخوای ئەم پێمەوەترا یعنی ئەو کەسە لێرە فەقیرە یارمەتی بدەیت گەلە باشترە واتە عمرەیەک حەجێکت زۆر ینی یارمەتیدانی فەقیرێکت پێ لەوانە باشترە زۆر باشترە بەرێ عادکو ئەمواوە دەرێم کا فەقیرێک تەمەشای دەکەی کابرا دێت تێرە 2 کیلۆ تەماتەی پێ نەکرێت کرێتی بی لەوەی فەقیرتر هەیە وەنیە باشە مامە تۆک و خۆت هەستێکی چۆنت هەیە کە تێ یارمەتی فەقیرێکتدایە لە ڕۆحیەن هەستت بە خۆشیێکی زۆر کردیە بەێ وەڵی ئەگەر بیدە یعنی چەند لۆ خۆت کە دەی خۆی وا دەزانی ئەوە لە تو محتاجترە ئەو فەقیرە کە دەیدەیەک ئەوەش قەت بزر نابی برام لەکن خوای هەم لەکن فەقیرەکەش لەکن فەقیرەکەی و لەکە خواش ئەوە لە خوای ئەو دوایە فەقیرەکات و تەمان ئەوە ئەدی خوا لۆ فەقیری دانایە دەورەمەندیشی دانایە بەزە تو ئەگە دەورەمەند بووی هەرچەند بدە فەقیری چکەم سکاتمدایە لێ دەزانم زیاتر دەبی ئێستا سکات تەجروبەیە قوربانیش تەجروبەیە قوربانیەکی بکە عین دێتەوە جێ خۆی ینی بە ماوە چکم دێتەوە جێ خۆی وەچ خۆی لێ دێتەوە زیاتریش بەگەلک بەدەقات ئارێ وەڵە